نەبوونی یەکڕێزی و ناتەبایی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان زیانی زۆری بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەبووە و هاوڵاتیان دەڵێن لایەنە سیاسیەکان پێویستە لە پێناو بەرژەوەندی گشتیدا واز لە بەرژەوەندی تایبەتەکانیان بهێن و ناکۆچەکانیان کۆتایی پێبێنن. خۆی کاریگەری لەسەر گوزەرانی هاوڵاتیان دەیە پێشەموشێک دەنا بەرپرسە ئیداریەک بەرپرسانی سەرەوە حیزبیەکان و بەرپرسانی حکومی ئەوانە تا ڕادەیەک لەوانەیە هیچ تووشی قەیرانی دارایی نەبن بەڵام تووشی قەیرانی سیاسی بوون بۆ خۆیان نازان چۆن سیاست دەکەن دەتوانین بیگەڕینەوە بۆ ئەو ناتەبای نێوان ناتەبای لێک تێنەگەشتن نێوان لایەنەکان ئەگە بێت و لێک تێگەشتن لە نێوان لایەنەکاندا هەبێ دەتواندرێت ئەگەر قەیرانیش دروست بێ ئەگەر سەبەبێکیشە بێ بۆ قەیران بەڵام بۆی تەبای لێک تێگەشتن لە نێوان لایەنەکان دەتواندرێت بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ ئەو قەیرانە تێپەڕێنرێ. بێگومان ئەگەر سەرنج بدەین لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک ناکۆکی لایەنە سیاسەکان هەبوو ئەوە ئەو شوێنە بەرەو دواوە ئەچێت و خزمەتگوزاری و خەڵک لە ناخۆشیداژ. هاوڵاتیان داوا لە سەرکردایەتی سیاسی کورد و سەرجەم لایەنە سیاسیەکان دەکەن یەکڕێزی لە نێوان خۆیاندا بپارێزن چونکە گەرەوان تەباو یەکڕێز نەبن زیان بە هەرێمی کوردستان و هاوڵاتیان دەگات. یەکڕێزی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ پێویستیەکی حتمیە بە تایبەتی ئەمڕۆ کە لە تەواوی جونگەکانی حکوومەتی عێراقیشە کورد پەرتەوازێ لە تەنانەت لە پەرلەمانی عێراقیشە ئەگەر یەکڕێز نەبن ناتوانن داکۆکی لە مافەکانی گەلی بکەن داکۆکی لەم خەڵکە نەبوو هەژارە بکەن. لە ئێستادا کاری لە پێشینە یاخود کاری هەرە یەکەمی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە بەرژەوەندەکانیان وەلا بنێن چونکە گرژی و ئاڵۆزی یاخود لێکترازانی لایەنە سیاسیەکان زیان بە هەرێمی کوردستان و بە ئەزموونەکەشمان دەگەین. لە دوای دروستبوونی ناکۆچی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لێکترازانی سەرکردایەتی سیاسی کورد بەهۆی بەردەوامی قەیرانی دارایی و نەبوونی یەکڕێزی لە نێوان لایەنەکاندا هاوڵاتیان بازی قورسی قەیرانەکانیان داوە و گوزەرانیان لە ئاستێکی خراپدا بەڕێ دەکەن. توانە عومەر، کورسات نیوز، ناحیە حاجیاوە.